باز بۆ مامۆسا جەزای ئەزیز کە ئەرکی مۆنتێری لە بری کاگڕێباز ئەمڕۆ گرتوۆتە ئەستۆ. سپاس بۆ کاکە میرشاد و کاکە ئامانچ کە هاوکارێکی باشی ئێمە بوون ئەمڕۆ. سپاسی کاگالانەکەم بەرپرسی پەیوەندیەکان. خۆشەویستان بەرنامەکەمان ڕاستەوخۆیە لەسەر شاشەکەش ژمارەکانمان هەیە. ڕێز و خۆشەویستیم بۆ برای بەڕێزم کاک ئەحمەد خۆشناوەتی لە شاری هەولێر. شابجان بۆمان شێر و پڵنکە بە قوربانە بێ. سپاسی کۆمپانیای ئاوی سلێمانیەکەم بە ناوی خۆم و ستافی ڕادیۆی میلی گەڕیانەوە کە ئەمڕۆژ هەر وەکو مانگەکانی پێشوو عەزیەتیان کێشا 50 کارتۆن ئاو بەخواشتی تازەشیان بۆیە ناوین کاک بریان نازانم. زۆر سپاسی کۆمپانیای ئاوی سروشتی سلێمانیەکەم. سپاس بۆ ئایچی و سپاس بۆ فازلین کە بەڕاستی هاوکارێکی باشیە من ئەرچێکی باشیان لەسەر کاکجەزا لا بردووە. سپاسی ئەو کۆمپانیا بە ڕێزاناکەین. خۆشەویستان زۆر سپاسی کاک دکتۆر تەها ڕەسوڵەکەمەوە هەردوو چاوی منە کاکجەزا ئەمەوێ بە تایبەتی بچم سپاسی بکەم بچمە خزمەتی کە هاوکارێکی زۆر زۆر باشی ئێمەیە. ئەتوانم بڵێم یعنی بە هیچ زمانە ناتوانم وەسپێ و پیاوەکەم ئەوەندە باش بووە بۆ ئێمە. خوای گەورە سەرکەوتووی کاوتەن دروست باش بێت و سەلامەت بە ئیشەڵا. ئەگەر چەند کەسێکی ئاوای تریژی شەڵا بێتە سەرخەت بۆمان هەر مەمنوو نەبین وەکو نمونەی دکتۆر تەهای بەڕێز. سەوتە نایە کاکجەزا بۆ لای من. خۆشەویستانە چمە لای گۆرانێکی خۆشی کاکە شۆڕش و ڕاستەوخۆیەمەوە خزمەتە. ئاماژەم بۆ ئەکەی یا دوای قسەی لەسەر بکەین. وەڵاهی ئەمن بە خۆمە گۆرانێ بۆ خۆم داناوە. باش بەڵام پێشکەشی دەکەم بە هەم وڵاتی کوردستان بە تایبەت ڕادیۆی میلی کوردستان میدیا گەڕیانی جوان لەگەڵ ئەو دەستەنکارانە ئەو هەمکارە بەڕێزانە مادوونەونیتان پێ دەڵم دووبارە دەستخۆشی و تەقدیم بە ئێوە هەم خۆشەویستانی کورد جەماعەت. زۆر باشە. خۆشەویستان لە تەلەڤیزۆنی ناوخۆیی با بڵێن کەناڵی میکس میدیا وەڵا لە زۆربەی زۆری شارۆچکە و چەمچەماڵ و شارە زور و لەو پێنجێنەی خۆشمان بیخەرەویش کاکجەزا گیان. خۆشەویستان سێرچی کەنەوە لە میکس میدیا ئێمە تەلەڤیزۆن کەناڵەکەمان سپاس بۆ خواکەوتۆتە ئیش. ئێستا حاڵی حازر کەناڵەکەمان بە مەزبوطی و بەبێ کێشە ئیژەکە. ئەچینە لایە گۆرانی کاک شۆڕش و ئێمەوە خزمەتە. فەرمامۆستا. بشعر وبقراني بوفاي البازكم أي بوفاة تمرضين قلاي لا توعدكم بشعر وبقراني بوفاي البازكم وقمن قالي بدايك يمشي نورورات بوضكم توانيد بزيم بيلي بيرم لينا كيتوا توانيد بزيم بيلي بيرم لينا كيتوا من هردم ساور وانم اخوك نجيدي توا اوليس كي لمال ينبو فرم يسكن في دصريوا دزانم
بشعر وبقراني بوفايد بصدكم وقمن داري بدايكم شين ورود بودكم وقمن داري بدايك شين ورود بودكم چاوەکان ماز دەکەم بە قوربانت گۆرانێکی خۆش بوو ئەم گۆرانیە تایبەت بوو بە خۆ با تایبەت بۆ خۆم و بە ژیانی خۆم دەی سەرکەوتو دیشەڵڵا قوربانت دەستخۆشی بۆ هەردوو مامەسای بەڕێز مامەسا و مێد و مامەساکاوە دەست و چاوتان خۆش بێت یاخوا دەمە خۆش بێ چاوەکان ماز دەکەم دەمێکێ لە سلێمانیت با بڵێن بەخوای دوو سێ شەو دەبێ لێرێن ئەرێ وەڵا دوو سێ شەو باش لە مەهاباد زیاتر بە ئاهەنگی بکوزاوەوە ئەرێ وەڵا حەفلە و گەعدە یاخوا لە ناوەک حاتفی ئەو پێش گۆرانی حاتفەیە کەەوە خۆم پێم خۆشە و دەشیانڵم و هیوا پێی خۆشە و چام هەرکەی بەنەوعێکی باش ئەمەوێت لێرەوە بە بیسەران و بینەرانی بەڕێز بڵێم کە کاک شۆڕش و مامەسا ئومێد و مامەساکاوە هاتوون عینی شت بۆ کاری هوەری لێرە جا کێویستی کاک شۆڕش ژمارەکەتان بۆ ئەخوێنێتەوە هەچ کە سێویستی پەیوەندی بە کاک شۆڕشەوە بکە لە خزمەتانان ژمارەی ئێرەتان چەنە کاک شۆڕش خوا حەزەکەی کاک جەزا لە ئەگەر لە کۆمنت شاداینەی هەر شتێکی باشە ناخوا لەمان بورێ هەر کەسێ ژمارە ئەم پیاوە بە ڕێزانەی ویست پەیوەندی بک بە ڕادوی میلی گەڕیانەوە بە کاک جەزای سازەوە ئەوە ژمارە ئەم بە ڕێزانەتان نایاتێ بۆی بەڕاستی کاک شۆڕش دەنگی خۆشەوە و دوو مامۆسایش دوو مۆسیقی سەرکەوت و جوانن یاخوا بەخێر بێن گەورەتان کردی باش لەوێ با بڵین ئاهەنگی بکوزاوە وەکو جارانە من پێشتر زوو ئاهاتم لە بانەوە ئەوانە ئاهەنگمە کردشەوە ڕۆژ بوو ئەلحانەکانە بە هەوەی ئەو کوڕنایکات پێشاتوە ئەوە کەم بووە دووە منەگەما بێژ مەسەلەن جارەکە 1000 نەفەر بووین ئەلحانەکانە 7 نەفەر 8 نەفەرە 7 نەفەری نە کەفایەتی تادارە دەکات نە کەفایەتی کار و ژیانی زیندگی من دەکات چاکە یعنی خەڵکەکە خۆی ناوێرێ کۆ بێتەوە ناوێرە ناوەڵان نایان زۆر بە ئاسایی نایان بۆ ئێستش ئەوە و نەخۆشیە لەوێ بەربڵاوە پیستر بووە ئارێ وەڵا خی گەورەی شەڵا لەسەر ئێوەش و لەسەر ئێمەش و لەسەر هەموو جیانیش لای باش ئێستا کە با بڵێ لێرن زیاتر با بڵێن هەر شەوە ئاهەنگەکەن بەخوای وەخت و کات بوومە فەرق ناکە هەر کاتی بڵێن ئەمە ئامادە بە خدمەتی تێگەیشتم جارێکی تری ژەیڵێمەوە ئەم بە ڕێزانە لێرن هەر کەسێ ویستی پەیوەندیان پێوە بکە و ئاهەنگیان پێ بکات پەیوەندی بە کاک جەزای بەڕێزەوە بکەن ژمارەکانتان نایاتێت باش کاک شۆڕش مدەی چەند ساڵە ینی تۆ خەریکی کاری هوەری دەتوانم بڵم 15 ساڵ ئەو شغڵی دەکەم ئەوی شەی دەکەم لەگەڵ کاکسمای شیمنەوار هەیە لەگەڵ سێت عەلی شیمنەوار هەیە بە بەڵگە عفویان کە دوو سێ مشکلاتم بۆ شتێ پێشێ وەک خانەوادەگی یاڵێن هایداتی من وەلام ناوە ماوەیەکی 4 ساڵم وەلانە بەخاتی خێزانەکەم بۆ پێی ناخۆش بوو ئەم کارە حملی خدای کرد متاسفانە خی گەورە لێ دوانش کە دایکم بەسەرداهات دیسان وەلام ناوە بەڵام نەمتوانی یا بڵین کەسابەتی شکە نەبووکەم بیکەم و نەش دەکرا کە بیکەم یانی تازەم کەوتمە ئەو زێوەی هەموو کارێکم پێێنەرەکانە پێشم عیم نەبووگە کرد بە بەڵام خۆم تیاویشتەوە ماوەیەکی 4 ساڵە خۆم تیاویشتەوە لە 6 ساغ بەخوارە مردووی هەمووشمان خۆش بە ئیشاڵڵا چاوەکان ماز ئەچینە لای گۆرانیەکی تری خۆشی کاکە شۆڕش دوای ڕاستەوخۆمەوە خزمەتان و لە خزمەتان نابن ئەو گۆرانیا بۆ سلێمانی جوان دانراوە وەک شاری ڕۆشنبیری وەک شارێکی غەریب پەرست دەسڵ میوان پەرست لەمە وامان دیوە ئەو کاتێکە من لێرەم باوەڕکە من هەدەزانم بۆ زانم هاباتیم ڕاوە ناکەم بشتمەوە ئیشەڵڵا وابێ نەچمەوە نەوە کەڵێن بۆ کاری بەڵام هەر کاری کەش بێ ئامادە بە خزمەتم بۆ هەموو خەڵکی سلێمانی زۆر سپاس دەکەی وەک کوڕێک لە خزمەتیاندا ئێمەش وەکو خەڵکی سلێمانی لە خزمەتانە یاخوا بەخێر بێت خۆشەویستانم گۆرانی کاک شۆڕش پەیوەستە بە سلێمانیەوە بە هیوای ئەوەی ئیشاڵڵا بۆمان شێرکەن چکا کاک شۆڕش دەنگێکی خۆشی پێوەیە لای گەورەی بە قوربان لە خزمەتە فەرموو فەرمامۆستا
فدای پۆلی کیژ و لاوت بم ئەگەر تۆ نەبی ئەزمار من بۆچی دەبم ئەگەر تۆ نەبی گۆژە من بۆچی دەبێ بعشتيته ولا سر عرزي بعشتيته ولا سر عرزي انا وكردستان والله زيريزي سنخوش ازمار زيقا شنازي سنخوش قويشات زيقا شنازي يا خو سليمان يا فداينا ودبم يا خو سليماني فداينا ودبم فداينا وشاري وكباري سربم فداي بولي يجولا ودبم اگر تو نبي سليماني من بوسي دبم اگر تو نبي سليماني من بوسي دبم صاحب هم خط سليماني قبره شاري وشميري بعشتيته دنيا ودارستان ويا بايتاب دنيا وكردستان سرسن الخوشة دا قلب بشان سرسن الخوشة دا قلب بشان يا سليماني فداينا ودبم فداينا وشاري وكباري سربم فداي بولي يجولا ودبم اگر تو نبي قوجة من بوسي دبم اگر تو نبی ازماری افافی داد به خوش سلیمانی دنیا دزانی خوش سلیمانی دنیا دزانی جوانا بخوي ميواني غريب هرستان لكردستاني لقلا خوشترا كان اسكاني لقلا خوشترا كان اسكاني يا خو سليمان يا فداينا ودبم فداينا وشاري وكباري سربم فداي بولي يجونا ودبم اگر تو نبي قوجا من بوسي دبم اگر تو نبی ازمر من بوسی دبه گۆرانێکی خۆش بوو گۆرانێکی تایبەت بە سلێمانی زۆر زۆر دەستە خۆش بە یشێکی زۆر جوان بوو دەستخۆشی بۆ مامەساکاوە مامەسا ئومێدیش دەستیەوەش خۆش بێت کاک بوران کاتی خۆی با بڵێن زوو دوو خزممان لەو منتقەی خۆمانەوە ئەو کاتە خەڵک داما بوو بە پێ هاو یا عیب نەبێ گوێ درێژ و هێسر و ئەسپ و ئەم شتانە هەبوو ئیتر شتیانە هێنا بۆ سلێمانی با بڵێن ئیتر کابرا بە پێ هاو ئەو چاخانەی ئەزمەڕ ئەڵێن وەکو باسیەکەن کاک جۆزاڵەن چاخانەیەکی خۆش و گەورە و ئەوە بووە هەموو خواردن و شتێکی تیا بووە جا ئەم دوو خزمەی ئێمە دوو برا بوو بوون با بڵێن یەکێکیان هەر
زۆر لە قەدیمەوە وتبووی بەشکم پیاوی چابە بمبەی لەگەڵ خۆتا بۆ سلێمانی با بیبینم شار ببینم ئیتر ئەمیش بردبووی کە لە چاخانەکەی ئەزمەڕ لا ئەیەن ئەم داماوە بە حیاتی مەطعەم و بەزم و ڕەزم و شتی نەبینیوە نازانم کاکە لایەن و براکەشی مەشغوڵە بێ شتی پێ بێ خەڵک مەعاملەی لەگەڵاکات و ئەمانە ئیتر لە هێلکە ئەخوا لە ماز دەخوا کورە کاکە لە هەنگوین ئەوەی کە هەبێی خوا نازانێ بە پارێ براکەی یەتەوە کە سەیرەکە ئەو هەموو شتەی خواردووە ئەڵێ بەڕاستی کاکە ئەمانە خزمی چاکن ئەڵێ خزمی چی ئەڵێ ئەمانە ماڵی خزممان نییە کوراڵە با بە ماڵی خزمی چی ئەمە چاخانەیە و مەدعەمە و ئەمە بە پارێخ و ئەمە بە بەلاژ نییە کوراڵە نەکەی ئەڵێ بەرەوەڵا بڕوا بکەوتی کە کابرا حسابەکەی بۆ یەنان وازان تۆزە قەرزاریش ببوون لەسەر عاشیەکانیش منگەی خواردە بوو خۆی شەهید کرده بوون جای ئاو پاڵیا بووی کاکە سەبا بڕۆین بە قورئان کاکە ناتوانم بجوڵم ئەمە نەم خواردووە ئەرە وەڵاوی تۆز ناتۆزەوی برا ڕۆمانە خزمی چاکن کاکەمانە خزمن کورە خزمی چی با بە مەطعەمە خۆشەویستیم بۆیانەیەوە ئەم شەو بە تەلەفۆن لەگەڵ ئەو کوڕی خزم ما باسمان نەکرد مامی ئەو بوو با بڵێ باشە کاک شۆڕش گیانە قوربان وت خوا لێی خۆش بێ خێزانەکە کۆچی دوایی بەڵێ یعنی ئێستا خێزاندارنی خێزاندارنی بەڵام نەوەکەری کتۆمەیە پاس ساڵە خوای گەورە لێو نەسەنێ ئیشەڵڵا قوربانت بم ژیانی زگوردێتی خۆشە کاک شۆڕش زۆر ناخۆشە وەک خۆمم بۆ خۆمە سیاوی دەکەم میوادەڵە زۆر خۆشە بەڵام بە نەزەری خۆم وە خۆمە دی داوا لێبوردون دەکەمە کەلیمەکەم ناعەزە نا ئاسایی وەک تەمەنی من کە 2 ساڵم کوڕێکم هەبێ بێحایی لە بسم مەزیسان جوان نیم ڕاستەکەی بەس بڕوان پێ بکەیسە لە سڵ هەشتای ئەم شارەی ئێمە خۆزگە و پێخواز زۆر کە زوانە نازانم واللهی تر خۆ منی لەگەڵ عامام بە دەردی کاک جەزا هاتووی خوا ناوێری بڕان واللهی با بڵێن تۆزە بۆ ئەوە خۆشە یعنی بە کەیفی خۆت دەیەیت و ئەڕۆیت و کەس مەحاسەبە و ناکاو کەس ناڵێ لەکوێ ئەگەر مجەڕەدیت بە تەنێ بینەوە کوڕێکتە بێ لە ماڵێ ئەی خۆخوانەی بڕێتەوە کوڕەکە 15 ساڵە برایتر 15 ساڵ لەوە باشتر کاکە 3 ساڵی تر داوای ژنە لەیەکە والله خۆل عنداوەژ نەدەکەو ئەم کاک جەزا ئەمە نییەوە بۆ ئەم ڕۆوایە منیش بەلامەوە سەیرە ئێستا گوێم کوڕی باش مایکەکە نەکردوێتەوە ڕاستەکە وەڵی ماشەڵیان لێ بێ زۆر ئەپرسن یعنی سووری ژەزانن لەکوێی ئەوەتە کاک جەزاڵ ڕفیقێکم ئەو نەی پێوتووە لەکوێی تۆ دی کاکە خۆ ڕەسەدی هاوانم بۆ نانیتەوە دەیتر خۆ کاکە من لە دوکانم کاک جەزا لە ڕادوێ ئیتر پێویست ناکە بەس ئیتر هەر فێر بوون ئەبێ ئیلا و پرسیارە بکا بڵێەوە لەکوێی یا چەندی تر بزە بترەکەیتەوەی کاکەوا سیارێ لێیان ئەوە گرتمیان با بەوا قاچێکم شکا آخر خۆ معقول نییە کاکە بزەبت ئەڵێ کەی ئابەوانە من هەر ڕێک شێ دەبن ئێستا ئەمڕۆ قەرار نەبووە من بەرنامەم هەبێ با بڵێن بەزیترە بێ ڕوونکردنەوەی بۆ بم کاک جەزا جار ڕوونکردنەوە زانی چی بەس ئەبێ بۆ ئەو هەربی هیچ مەجالێکی تیان نییە ئارە وڵا کاکە جاری وایە لە پێنجوێن یەڵێ بزەبتکەی گەیتەوە ئەی کاکە خۆ پێنجوێن بۆ سلێمانی ئەوە خوانە خواست تووشی حادیسەیە بووی بزەبتم بۆ پێڵێ کە هاتمەوە وەریەمەوە بۆ کوێچم باش ئەچینە لای گۆرانێکی کاکە شۆڕش گۆرانێکی تری خۆشی ئەو گۆرانیا من نیە مافی میشی پێوە نییە کوتراوەتەوە دێڵێمەوە ڕشمێ هەم بۆ شاعیرەکەی هەم بۆ جەنابی مامۆستای گەورە جەنابی خوددا لێ خۆش بسمای لاغا چۆگاری گۆرانی خاستەکەوی کتووامیش خاستەکەوی پێشکەش دەکەمەوە بەواندنا من نێوە هەگەژی من هەزار ڕەحمەت لە گۆڕ خراپ و کەم و کۆتێک شەبوو دەبێ هەموو کەس مان بەخشێ وە کورد جەماعەت نانایی شەڵاکەم کورتیمان نابێ پشتیوان بەخوا فەرموو خاصەکەوێ لەو کە لە هەڵنیشتووە خاصەکەوێ لەو کە لە هەڵنیشتووە خاڵی ڕەش و سووری بەزوو دەڕێشتووە
جا بۆ دزم جەردەمە چێم کوشتەوە جا بۆ دزین جەردەینە چێن کوشتەوە چاکە شکر کەدا و دووزە خاستەکەیە چاکە شکر کەدا و دووزە خاستەکەیە هی تویەتی وریایە بە ڕۆژ و شایە داوێن شەقان تاوەکو کە و پێوە بێ چەڵکە نەخۆی پێوە دەبێ جێبەجێ چەڵکە نەخۆی پێوە دەبێ جێبەجێ الله في ولد ان شاء الله جابوا كويج ما في جياني نيا جابوا كوم ما في جيان منيا حقي كجو شيوي جوان منيا جابوا أميج بوما برا كردكان دابي هلين منفصي شيجيان جابوا أميج بوما برا كردكان دابي هلين منفصي شيجيان خاصك وينو كلها ونشتوها خالي رشو سوري بزود رشتوها روشي همو لو كلا دركوتوها جاب وضزم زردم شيم كوشتوها جاب وضزم زردم شيمان كوشتوها خێر بیتەوە دەمە خۆش بێ لێرەوە هەزار جار ڕەحمەت لە گۆڕی هونەرمەندی خۆشەویست کاک اسماعیل ئاغا کە بەڕاستی گۆرانیەکانی من بە هەموو گۆرانیەکانی سەرسامم هونەرمەندێکی زۆر زیرەک و بەتوانا و دەنگخۆش بووە ڕەحمەت لە گۆڕەکەی بێ کاک شۆڕش با بڵین بەس لە گۆرانی میلیە با بڵین زیاتر هینە شتی خۆت شتێک کە تایبەت بێ بە خۆت بۆ ئێرە نابێتە هەمە ئەرێ وەڵڵا بۆچی بۆ ئێرە نابێت بە کوردی بڵێن باسی مەستیە باسی نابێ هەر چۆنێکی بڵێن هەر نەخێنێتەوە لێرە دەنا هەیە تێگەیشتم لە تۆ تێگەیشتم جاهتر خۆ باسی مەستیە خۆ مەستێکە لێرە دەکوترێ بەڵام لە وڵاتی مەکە لە ئێرانە کوتومە یا بە سەر ئینستاگرامی خۆمە شۆڕشی مرۆتی هەیە یا بەندی دیکەم کە بەسەر بۆ دیسان بڵێن داوای دەبەردوو دەکەمەوە کەلیمەی دەڵم چوو وڵاتی مەبرەک فێریە و مەواد و احتیاج شتێ بووم بەوانم هەڵا کوتمە کورد نابێ مەوادی فرۆشێ کورد نابێ کوردی محتاتکە کورد تەمیشە کەو بووە لە وڵاتی چۆن کورد لەم هاباتێ مەوادی بفرۆشە بیدا بە براکەی کوردی محتاتکە بۆیە بەعزە کشوەری حیساب و کوردی ناکە چون جەنابەت دەبینێ وەک من چاو لە تۆ دەکا بڕوانە کۆبانی چاو لە شنگاڵە بکە هەزاران دایکە خۆشکم بۆ ناموش شەڕە دەکا بەڵامێکی وەک جەنابەت دێ کوردی محتات دەکا کوردی محتاتیان نەکتووە خدا بێم زەڕەتت دەکا مێژووی کوردی زۆر گەورەیە چاو لە کتێبی کوردیکە زۆر جا لەوە جوانترە بێ کاکە بۆچی نابێت هەر زۆر شتێکی جوانەوە حەزەکەم ئەم گۆرانیە و بە عینی ئوسلوبی خۆت کە لەوێ وتوتە هەر یەکسەر بۆم هین بکەیت نانە زۆر ئاساییە ئیمەناکەشمە یا لەمەلایەن گەڕێن تووشی گۆنگەڵە نەبین لە مابات زۆر دەڵەنەوەمان بۆ بڵێیانی وەک سەرخۆشەکان لەگە ڕێزم بووان بەهەرها کە سەرجەوێک و احترامێکی خاصی ڕاستە بەس ئەو گۆرانیە و با بڵین هەر شعرەکەی زۆر خۆش بەلامە وڵا ئەگەر بۆم بڵێ مەمنونە دەنا ڕێستێدا هەچمایەکیدا پێت خۆشە لێدە گوڵوەستینەوە خراپە
جوشلکە داڵەبری شکر بۆ خۆی خۆڵێ وەسار خۆی دەکا مەریشک مەگەر شێت بۆ خۆڵێ وەسار خۆی بکە کەڵە بابی نامردەکە کە زوڵمن لێ دەکا یەک دانش پەیدا دەبێ کەڵا باب دەکۆغ بکە ئەو دەورانە دەگۆڕێ ئەو ساڵ و ساڵی دیکە میلەتی کوردستان ئەبوو بەندەی جوشلکە تایبەت خەڵکی سابڵاغی خدا پێم زەڕەتوکە من دەڵام کورد نەماوە هیچ کەس بقام پێ ناکە بۆیە هەر ڕۆڵەی کوردیە ڕۆڵەی کورد محتات دەکا وەڵڵا هەر ڕۆڵەی کوردیە مەواد فرۆشێ دەکا بەڵام دایک و بابم ئەو قسەی قبوڵ ناکە دەڵختای دەوڵەتە دەوڵەتە محتاجیان دەکا بەڕوانە مەلاجامی چاو لە سیاشان بکە مەیدانی حەیوانان چاو لەسەر قەبران بکە زەمینە شارەداری چاونێک ناو شارەکە وەڵڵا ڕۆڵەی کوردیە مەواد فرۆشێ دەکا کاچی مەواد فرۆشە بۆ بەندەی جۆشلکە کورد و محتاجیان نەکتۆ خدا پێم زەڕەتت کە برای من برای تۆ بۆ تۆ فەرقی چێتاکە کاکی من کاکی تۆ بۆ تۆ فەرقی چێکاکە بڕوانە کۆبانی چاو لە شنگاڵێ بکە هەزاران دایک و خوشکم بۆ نەموو شەڕێ دەکا یەکی وەک زەنابەت یە کوردی محتات دەکا بۆیە بەعزە کشوەرێک حیساب بۆ کوردی ناکە زەنابەت دەبینێ وەک من چاو لە تۆ دەکا کورد و محتاجیان نەکتۆ چاو لە مێژووی کوردی کە مشروب حرامة باورم باملاين بلي مشروب حرامة ملا حرام يكدوا هتشتي بتاما عقار ملا ساكن بلين ترياك حرامة عقار ملا ساكن بلين مواد حرامة غم هاي دورة داوم الأولاما كاتي ما يدخو مواد ثانية صر حوامة براسي كمشروب درماني درد وزاما لن يو عارف خوران او اشتي ككلامه كاكج جام بخوشين حق ربي خوش بماما زكريا بني رازي اوشتي بوا بتاما شويشي لصابڵاغێ بەتەنیا ڕێگەم دەبڕی تووشی پیاوێکی پیر بووم دیتم وا بە کۆڵ دەگری کوتم خاڵەت چ بووە ویژدانە لە بوەسی دەگری دەی کو دەوازم لێ بێنە تۆبی لە زیاد من دەمری دووسێ نسحەتێ دەکەم گەربێت و جۆم لێ ڕاگری تا دنیا بە دنیایە دەستی بێسفەتان نەگری تا دنیا بە دنیایە دەستی بێوەفا نەگری بێوەفا بۆ وەی نابێ گەربی نێژی لە خەبری بەڵام نسحەتی دووەم پێت دڵم مختصری بەعزا ڕەفیقێکە ناسڕن وەک ماری سڕی یا ڕەفیقی جیفاتن یا نانادیەنت دەدڕی یاخوا قەز غەریب نەبێ وەک من لەنێو ئێرانێ بە بێتەری سەیارێ بڕۆم لەو تووبانێ سی و سێ پۆلم هەبێ کاکە لە ئیسفەهانێ تا بوستانم بدەنێ کاکە لە کرماشانێ بۆجی میلادم هەبێ لەو وەسەدی تارانێ پێسەد کارخانم هەبێ کاکە لە زاهیدانێ یا غاری حەلی سەدەر وا لە نێو هەمەدانێ لێرە ئەو بەندەی دڵم مەشۆ قسمە زیندانێ بەلای من نابێت تا یەک دەقەی سولەیمانێ دەتەمانی جوانی ئیحساسی پیری دەکەم دەتەمانی جوانی ئیحساسی پیری دەکەم دەڵم بۆ ماوەیەشی مەهابادێ چۆل بکەم بێمە سولەیمانێ خۆم و بە قوربان دەکەم تۆخدا ئەو کاتەی مردم ئاوایەوە سێت دەکەم خامی سپین بۆ مەکرن زۆر سپاس و لێ دەکەم تۆخدا دەویم وە
پێسە دنیا ئەو ڕاک و چۆقەکەم لە پشتم هاڵێنا ویژدانە لە پشتیان دەکەم لە سەرد و چاو میدانی ئەو کەوشا کەڵاشەکەم حتا لە دنیای دیکە بە کوردی قسام بکەم حتا لە دنیای دیکە بە کورد ئیفتیخار بکەم تازە جەنابەت بوو پڕۆی نەبێت خاوەن جەنابی دەسوچاو خۆش بێ گۆرانیەکەی تۆ ئەو کەلیمانە نا من پێم خۆشە چکاوە زیاتر نەسیحەتە ئیشێکی زۆر باشە کرد دەست خۆش بێ یاخوا دەسوچاوی هەردوو بەڕێز هەردوو مامەسای گوڵ و دڵ خۆش بێ یاخوا دەستان خۆش بێ و سەرکەوتوو بن ئینشەڵا بەڵێ ئەمەوێ شتێکتان پێ ڕاگەێنم کاک جەزاەوە کامەرانی سنەیی خۆمان کامەرانی کاوەسمانی سنەی شێشخانەیەکی زۆر خۆشی کردوێتەوە لە تەنیشتی بەنزیخانەی ئازادی بەڵێ پێی خۆش بوو تی ستافی ڕادیۆ میلی گەڕیان نیوەڕۆی لە خزمەتان نابین با منیش لێرەوە هەر ڕیکلامێکی بۆ بکەم خۆشەویستان کامەران شێشخانەیەکی زۆر خۆشی کردوێتەوە لەگەڵ کاک فەرمان و کاک فازیل هەڵبەتە با بڵێن کفتە و کوبە و هەرچی نەوعی خواردنە هەمووی بە کوردەواری لە تەنیشتی بەنزیخانەی ئازادیە پێم خۆشە هەر سەردانێکی بکەن هەر بۆ یەک جاریش بچی تاقیکەیتەوە ئەوەی لای علوە کۆنەکەی کاک جەزاجان سەر و علوە کۆنەکە لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ هونەرمەندی خۆشەویست کا کامەرانی عوسمان سنەی ئەڵەن دەساوێکی زۆر خۆشی هەیە ئیشاڵا کاک جەزاوەڵات نیوەڕۆیان برادرانە کۆکەر و ئەچین ئیشاڵا پشتیوان بەخۆ کاکە جەزابا کارەباش نەکوژێتەوە من زیاد لە حەدی خۆی خۆشحاڵ بووم لەگەڵم پیاوانەیە دانیشت بووم لە خزمەتانە ئیشەڵا هەموو یەکشەمە و چوارشەمەیەک سابتی ناکەین چوارشەمەکەی تر چوارشەمە ئەگەر منیش بۆم نەکرێت جەنابی کاک جەزا پێشکەشیەکە بەزیتر بە پێی توانە من لە خزمەتی تەلەڤیزۆن و ڕادیۆی گەڕیانم ئیشەڵا من وعدم پێیاوی هەتاوەکو بەڕۆح بمێنم لەگەڵتان بێخەم بە من پشتە بەرنایم لەوە زۆر دڵنیا بە ئیشەڵا ڕۆژی یەکشەمە لەگەڵ کاک کۆسرەت هونەرمەندی خۆشەویست کاک کۆسرەت هونەرمەندێکی کۆسرەت ئەنوەر هونەرمەندێکی بەندبێژ و هونەرمەندێکی دەنخۆشە ئەگەر مەقەدەری ئیلایی هێت نەبێت چوارشەمەکەی تریژ ئیشەڵا لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک سەنگەر کەمال ئێمە خزمەتان و لە خزمەتان نابین هەر ئیشەڵا دەرد و بەڵاو نەخۆشی و کە ئیشەڵا نایش بێ نەبێت لە خزمەتان نابم دەست و چاوی کاکبورهان ماجەکەم سپاس یەکەم ئەمڕۆ زۆرمان عەزیەت دای سپاس بۆ کاکە ئامانج و کاکە میرشاد و کاکە ئالان خوای گەورە شپای کاکە ڕێبازیش بە بەو نەخۆشیە هاتبوو بۆ ئێرە دەست و چاو خۆش بە ڕێباز گیان خۆش پا و با ئیشەڵا من سپاسی ئەو دوو مامەسا جوانە ئەەکەم مامەسا ومێد و مامەسا کاوە کە عەزیەتمانان بەڕاستی زۆر زۆر سپاستانەکەین بۆ گوێگرتنتان بۆ بینەرتان کاک جەزاڵێ کاتژمێرنۆ لە میکس میدیا ئەم بەرنمەیە دووبارە بێتەوە لە خزمەتانای وە کەناڵی تەلەڤیزۆنەکەشمان بە دایمی 24 ساعات هەیە لەبەرەوەی دەستی خۆش بە بەرنامە کۆنەکان گەرمەکەینەوە ئێمە بەڵێ ئەرشیفەکانی کافتریای زەردەشت و کۆمەڵی هونەری میلی و ئەرشیفی ڕادیۆی میلی گەڕیان کە بەڕاستی ئێمەوە ساڵێک و 4 مانگە من هەر خۆم بەرنامە پێشکەشەکەم ماشەڵا ئەوەم بەرنامە کردووە لە ئێسەوە گەر دای بەزەنی کاک جەزا بە 2 مانگتر تەواو نابێ لە خزمەتان نابین ئیشەڵا جارێکی تر و هەزار جاری تر سپاس بۆ دکتۆری بەڕێز دکتۆر محەممەد دکتۆر تەها ڕەسوڵ زۆر زۆر سپاسیەکە اینجا و دکتۆر محەممەدەش ڕفیقمە بۆیە زووزویەتە سەردەم سپاس بۆ کاک دکتۆر محەممەدی ژەوی شەر بینەرێکی با بڵێن تایبەتی ئێمەیە سپاس بۆ ئاوی سلێمانی بۆ کۆمپانیای ئایکی و بۆ فازلین زۆر زۆر سپاسیانەکەین کاک شۆڕش دوا وتت بۆ ڕادیۆ و تەلەڤیزۆنی گەڕێ ینی هەرچی بڵم یاوڵە وەسف ناکرێ نە بە گورای نە بە قسەکردن زۆر سپاس قەتم لەبیر ناسێەوە خۆم ئەگەر تا بمێنم بە تایبەت مامۆستا جەزاکەم ئەوڵین بار و بانی بە خزمەتی گەیشتوین هەر شەرمەزارێک دین لە کەچونە دوکانەکەی هەردی هەر بدون چین سلااوی کاکە یاخوا بەخێرێ جارێورم باپسی چاش بخۆینەوە هاش بخۆنە بە قوربانە بم تومەوە پێما خۆشە مان ناسنەوە لێرە ئەکتی شۆڕ گیان بەعاتێک چاوان ئەحەم بۆت دەکرێت ئەگوزار زۆرم پێ ئاسایی و یانی پێم گەورەیەک بە دنیای دیامە قەتم لەبیر ناسەکە پیاوە بم کاکە سەعات دوی وەرەوە ئێرە پێت خۆش لەحانەوە دە خزمەت داکتم خزمەت لەمنەوە من نۆکەریەوە لەبیرم ناچێەوە خۆم سلااو ڕێزمێ بۆ هەم وڵاتی کوردستانی گەورە بە تایبەت ئەو برا بەڕزانە ئەو دەستن دەرکارانە بە قەولی ئێرانی دەڵێن
ئەوانەی کە لێرن یا برادێکی شڵە ناساز مختار شەفای بداویش کە خزمەت بە حام چاوی هەموو تا ماز دەکەم رادیۆ ملی کوردستان میدیا گەڕیانی گەورە گەڕیانەکەش و پێ قەرزارم بۆ ماوەشکی شەڵا گەمای لە خزمەت چاو ماز دەکەم من ئەمەوێ بە جەنابت و بە هەموو هونەرمەندانی ڕۆژهەڵات بڵێم کە کاک جەزا دایمە دەرگای لەسەر پشتە و دەرگای کراوەیە و ئەم هونەرمەندە بەڕێزانی لای خۆمان لێرە لەبەر دەستمانەکەون بەس ئێوەی بەڕێزکەیەن بۆ کاتێکی کاتی با بڵێنێن وە کاک جەزاش پیاوێکە بەڕاستی هەموو هونەرمەندان قەرزاری ئەو پیاوەن لەبەرەوەی ئەو پیاوە بەبێ هیچ ئیمتیاز و بەبێ هیچ شتێک لە خزمەتی هونەری میلیایە ئەو برا بەڕزانە خوشکە بەڕزانە کە لە سەلای بوون ئەگەر کەم و کەسێ بوو بە گەوری خۆمان بەخشن وە بە تایبەت دوای ئەو برادرانی کە لە میدیا گەریانی چای مامۆستاکاوی ماز دەکەم مامۆستامێت کە هاوکاری من زۆریشان زەحمەدەم بۆ خۆم لەو لای بووێ لەو لای بووێ بەرحاڵ ئەمە نۆکەرین گۆم ماندوو نەبنەوە زۆر سپاس دەکەین خۆشەویستان تا یەکشەمە بە یەک گۆرانی کاک شۆڕش یەی نەکۆتایی بەرنامەکەمان تا یەکشەمە یەمەوە خزمەتان ئەگەر مەقەدەری لایی نەبێ کاژمێر 3.5 لەگەڵ وەڵایکەین بە 3 کاک جەزا کاژمێر 3 ڕاستەوخۆ لەگەڵ کاکە کۆسرەت ئەنوەر یەمەوە خزمەتان هەر شاد و بەختەوەر بن کوردستانێکی ئارام سلێمانیەکی سەقامگیر ڕێز و حرمەتمان قبول بکەن بە ناوی ستافی ڕادیۆی میلی گەڕیانەوە زۆر سپاستانەکەین داوای لێبوردنەکەی نەگەر وشەیە شتێکی خراپمان وتبێ ڕێز و حرمەتمان قبول بکەن و خواتان لەگەڵ بێ ئینشەڵڵا شێری قبری من بنووسنەوە مەگەر لە شێری قەبرەکەم بنووسنەوە هەرژینی دەوری قبری من زۆفی بەشیەوە سرای شەوی قەبرستانەمە دوکوڵمی سێوت ماستی مەستم بەگرە دەستم ماستی مەستم بەگرە دەستم هەڵپڕا لانە دەبم لەو شانە دەبم هەڵپڕا لانە دەبم لەو شانە دەبم عرق و شراب جاری مستی نکردم عرق و شراب جاری مستی نکردم دو چاوی یاری ببیلا لدنیای کردم گوینی ماتم کردی هاور سیر نمردم مستی مستم بگرد دستم هەڵپڕا لانە دەبم هەڵپڕا یەخۆڵ میوانە دەبم هەڵپڕا لانە دەبم سلەیمانیە یەخۆ بە قوربانە دەبم تەختی تەڵا بێنم هەوێ بۆ دەردم نابێ دڵوێڵی تۆ یەناستەوێ لەکنە و ژیر نابێ ڕۆژێ دەگرێ تۆی دەوێ باوەڕدوابێ ماستی مەستم بەگرە دەستم ماستی مەستم بەگرە دەستم هەڵپڕا لانە دەبم لەو شانە دەبم هەڵپڕا لانە دەبم سلەیمانیە یەخۆ بە میوانە دەبم
رادیۆی گەڕیان چریکێک پڕ لە ڕەسەنایەتی